بەناوی خوای گەورە درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا سڵاو و ڕەحمەتی خوا لەسەر ئێوە بێ ئازیزانم خۆشەویستانم لە فقی فەرمودەدا گەیشتینە فەرمودەی 113 کە رسول الله صلی الله عليه وسلم هەر لە باسی قەرز و قەرزدان و قەرز وەرگرتن کە ئەوەندە گرنگ و جێگەی ئەهەمیەتە فەرمیێتی ئین من خەیریکم ئەحسەنەکم قەضاء باشترین کەسێک لە ئێوە لەناو باشترینەکانە ئەو کەسەیە کەوا جوانترین بە جوانترین شێوە قەرزەکان دەداتەوە کەواتە ئەو کەسێک کە قەرز لە کەسێکی تر وەرەگرێ ئەتوانێ ناوێکی گەورە بۆ خۆی تۆمارکە ڕاستە لەلایەکەوە قەرز وەرگرە و لەلایەکەوە ئەکرێت دەستی ئاوا کرد بێت تا کەسێکی تر قەرزی بداتێ بەڵام ئەکرێ ببێ بە جوانەکان و لە ناو جوانیەکانە ناوی تۆمار بکرێ لە فقی ئەم فەرمودەیەدا کە پێغەمبەری خوا فەرمووی جوانترین کەسێک لە ئێوە ئەو کەسەیە کە قەرزێکی وەرگرت بە جوانترین شێوە بیداتەوە پێغەمبەری خوا کە فەرمووی لەم فەرمودەیەدا چەند فقێکمان وەدەست دێت یەک لەوانە گەورەی پرۆسەی قەرزدان و قەرزدانەوە بەباشی بەڕاستی قەرزدان زۆر گرینگە قەرز وەرگرتنەوەش زۆر گرینگە بەڵام لە هەردووکیان گرنگتر ئەوەیە کە جوان قەرزەکە بدەیتەوە ئەویش ئەکەوێتە ئەستۆی تۆی قەرز وەرگر بۆ ئەوەی لە ناو باشەکانە ناوە تۆمارکرێ قەرزەکە بە جوانی و لە کاتی خۆیە و بە شێوازێکی جوان و بە سوپاسکردنەوە قەرزەکە بدەرەوە فقهی دووهەم ئازیزانم خۆشەویستانم کاتێک تۆ قەرزێک وەردەگری ئەگەر جوان بیبەخشیتەوە بە خاوەنەکەی ببیتە باشترینەکان ئەی لێرەدا ئەو کەسەی کە قەرزەکەی بە جوانی داوە پارەی خۆیەتی و بە ڕەنجیشانی خۆی پەیدا کردووە و بۆ ماوەیەک ئەیداتە تۆ کەڵکی لێوەرگری ئەبێ ئەو چۆن ناوی تۆمار کرابێ بۆیە قەرز دەری بەڕێز خاوەن پارەی بەڕێز بەڕاستی تۆ کەسێکی زۆر جوانی ئەتوانی کەسێکی زۆر جوان بی ئەتوانی لە ناو جوانەکانی قیامەتە ئەکرێ لە دنیاە لەوانەیە هەندێ پارەت بەدەستەوە بێ سارێکی جوان و خانوویەکی جوانی پێ دروست بکەی بڵێ من لە ناو خانۆ جوانەکان و لە ناو سیارە جوانەکانە یان لە ناو خاوەن خانۆ جوان و سیارە جوان و باخە جوانەکانە ناوم تۆمار کراوە ئەی بۆچی لە ناو کەسە جوانەکانی قیامەتە ناو تۆمار نەکرێ لەبەرەوە ئەو کەسەی کە لە فقی فەرمودەیە و کەسێک کە قەرزەکە وەرەگرێ و بە جوانی دەیداتەوە لە جوانەکانە کە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەی تۆی قەرزدەر ئەبێ لەکوێیە ناو تۆمار بکرێ کە تۆ دەسی ڕێزت هەبووە و کە تۆ دەسی گەورەیت هەبوو و کە تۆ دەسی بەخشینەکەشت هەبووە بۆیە ئەمە فقێکی زۆر ورد و جوانە لەوەدا دەستمان دەکەوێت فقی سێهەم لەم فەرمودەیەدا کەسانی چاک جوانترین و کردداری جوانی لێدەوەشێتەوە بەڕاستی هەر کەسی جوانن کە کاری جوانیان لێدەوەشێتەوە هەر کەسی جوانن کاری باشیان لێدەوەشێتەوە بۆیە ڕەفاقەتی و مامەڵە و قەرزدان و قەرز وەرگرتن لە کەسە چاکەکان بکە بۆ ئەوەی جوان قەرزەکەت بداتێ بۆ ئەوەی جوانیش قەرزەکەت بداتەوە بۆیە ئینسانەکان بەڕاستی هەموو کەسێ بێ بزانێ خۆی شیاوی چییە کەسی چاک شیاوی جوانەکانە جوان وتنەکانە جوان بیرکردنەوەکانە جوان وەرگرتنەکانە و جواندانەوەکانە خاڵی چوارەم و فقی فەرموودا تۆی قەرز وەرگر دەتوانی لە ناو چاکەکاران لە ناو جوانەکانە ناو تۆمار بکرێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.